زۆر باشە مامۆستا ئاشکرایەکەوە ژن و پیاو لە جەستە و شێوازی دروستبوونیان جیاوازە دەمێ ئەو بپرسم ئایا ئەو جیاوازیە دەبێتە هۆکاری ئەوەی کەوە ڕوبەڕووی کێشەی دەرونی جیاواز ببینەوە یعنی ئەو شتە ئاساییە بۆ نمونە ژن و پیاوێک هەمان کێشەی دەرونیان هەبێت ناوەما باڕ نەکەم کێشەیەکی دەرونی تایبەت هەیە بۆ ئافرەت کێشەیەکی دەرونی تایبەت هەیە بۆ کێشەی دەرونی کێشەی دەرونیە ئەوە جیاوازینیەکە ژن بێ ئەمەی بەرامبەرمان ئینسانە واتە بێمە وەکو تووشی کێشەی دەرونی ئەبێ یەکێک تووشەی دەرونی ئەبێ ئەمری خوای کرد دایکی جا کوور بێ پیاو بێ هەر تاسیری نەفسی ناکات کوورەکە ئەمری خوای کرد کوور بێ پیاو بێ هەر تاسیر ناکات بێبەش بوو پارەی نەما شتێکی بڵێن زۆر گرنگ بە ئەوەی شتێکی زۆر گرنگ گزری کرد تووشی کێشەی دەرونی جاگەر ئینسان ئەو ئینسانە علاقم نییە پیاوە نەفرەتە لێکمان کێشەی دەرونی بە هەردووکیان ڕاوەستیانە نەوعی کێشەکە جوانە مامۆستا دەمێ ئەو بپرسم چەند گرینگە کەوا چاودێری و ئاگاییمان هەبێ لە ڕفتار و هەڵسکەوتی مناڵەکانمان بۆ ئەوەی سایکۆلۆژیان تێبگەین یان تێگەیشتن لە سایکۆلۆژیای منداڵ دەبێتە هۆکار بۆ بە تەندروست پەروەردەکردنیان گەشەکردنی دەرونی مناڵ زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی قۆناغی هەرزەکاری بە ئەمانەت تێپەڕبی علاقەیە بە مناڵەتی چەند سیقەی بۆ چەند ئەو مناڵە من ئەڵێم بۆ چوون ئێمە کێشەی ئێمە لە هەموو ڕۆژهەڵات فێرە مناڵ ناکەین چۆن بژی فێرە مناڵ بکەین سەرشۆڕبی بڵێ بەڵێ بابا بەڵێ پۆلیس بەڵێ مامۆستا هەموو بەڵێ نەخێر نییە لەکنی فێری ناکەین ناوە بڵێت نەخێر اعتماد کا لەسەر خۆی ڕای تایبەت ئەو هەستێکە هەیەی دەری بۆ بڕێتە وا دەکەین دائیمەن يعني استقلال وسربخوي خوي نبيت يعني بون منالك 3 ساڵە کەتە عاردی منالك 3 ساعة کەتە عاردی دایکە کەچی ئەکات کە کەتە عاردی قوربانێک دێتە سەر مناڵەکە غەڵەتە مادام ئەو کێشەیە ئەتوانی بە خۆی هەڵبستی لێگەڕێ با بە خۆی هەڵبستی لۆ چونکە تو فێرت کردی احتمال کە لەسەر تۆ ئەو ڕۆسبەی کە تۆش لەگەڵی نەبی کەتە سەر ڕەسیفی کەتە عاردی وابزانانی هەموو کەسێک دایک هەر دەبینێ ئەماسی چونکە فێر بووە احتمالێکە لەسەر دایکی فلەبەر هەندێ گەشەکردنی مناڵ ئەبێ فێری بکەین چۆن اعتماد بکات لەسەر خۆی لە هەر لە مناڵیەوە